لە بەردەم لقی سەرەکی خواردنگەی یوکەی پیزام لە شاری هەولێر کە خواردنگەیە کە تایبەتە بە فرۆشتنی خواردنی خێرا یاخود فاسفود. ئەو خواردنگەیە کەوا دوێنێ لەلایەن لیژنەکانی قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر تایبەت بە بەدواداچوونی بازار قوفلی لێدرا و داخرا. اینجا هاوکارەکەم ئەگەر یارمەتی دەربێت لەگەڵ و دیمەنەکانتان بوو بگوازینەوە لەگەڵ ئەوەشدا باسی ئەوەتان بۆ دەکەم هۆکاری داخستنی چێشتخانە یوکەی پیزا لە شاری هەولێر چی بووە؟ هەڵبات چێشتخانەکە سێ لقی سەرەکی لە شاری هەولێر هەیە. ئەو لقەی کە منی لێم لقی هەولێری نوێی چێشتخانەکەیە. ئەمە دوای ئەوە دێتکەوە لە دوو ڕۆژی ڕابردوو یاخود دەتوانم دوێنێ لە بڵاوکراوەیەکدا کە وێنەیەکی هونەری تابلۆیەکی هونەری کەوا وێنەی حەزرەتی مەسیح و چەند قوتابیەکی لەسەر کێشراوە کە خەریکی خواردنی ژەمی ئێواران پێش ئەوەی لە خاج بدرێت و تابلۆکەش ناونراوە دواخوان. هەر بەم ناوەوە ناونراوە دیارە ستافی چێشتخانەکە وەکو ڕێکلام ئەو تابلۆیان بڵاو کردوتەوە و ناوی یوکەی پیزان لەسەر نەخشاندووە. ئەمەش بووەتە هۆی دروستبوونی ناڕەزایەتی لەلایەن بەشێک لە دانیشتوانی شاری هەولێر بە تایبەت پێکاتەی کریسیانەکان. هەر ئەمەش وای کردکەوە نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر بڕیار بداتکەوە لیژنەکانی چاودێری بە دوواداچوونی بازار بچن و بەم شێوەی کە لە دیمەنەکاندا دەیبینن قفل لە دەرگای چێشتخانەکە بدەن. هەڵبەت ستافی چێشتخانەکە یاخود ستافی خواردنگەکە دوێنێ شەو لە بڵاوکراوەیەکدا لە سەرجەم پلاتفۆرمە جیاوازەکانی خۆی داوای لێبوردنی لەو کەسانە کرد کە بەهۆی ئەم بڵاوکراوەیەوە دڵگران ببوون و وتیشیان کەوا هیچ مەبەستێکیان لە پشت بڵاوکردنەوەی ئەم تابلۆیەوە نەبووە و بە هەمان شێوە وەکو باسم کرد هەوڵمدا لەگەڵ خاوەنی چێشتخانەکەش قسە بکەم بزانم هۆکاری چی بووەکەوە ئەم وێنەیان بڵاو کردوتەوە. دیارە پێیان وتم کەوا خاوەنی چێشتخانەکە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری تەندروستی لە دەرەوەی وڵاتە، بەڵام زانیاریم لە کەسێکی نزیک لە خاوەنی چێشتخانەکە بەدەست گەیشت کەوا چێشتخانەکە ئیزراعاتی پێویستی لەگەڵ کراوە لە ڕووی یاساوە و چێشتخانەکە داخراوە بەم شێوەیە کە لە دیمەنەکانیشدا دەیبینن قفل لە دەرگای چێشتخانەکە درراوە. بڕیاریشە لە یەک دوو ڕۆژی داهاتوودا چێشتخانەکە بکرێتەوە، بەڵام ئەمەی هەیە لیژنەکانی چاودێری بە دوواداچوونی بازار ئیزراعاتی پێویستیان لەگەڵ خاوەنی چێشتخانەکە کردووە و سزای دارایی درا و چێشتخانەکەشیان داخستووە.